ئەمە شەڕە ژنە ژنی تر جاروا هەیە لەسەر مەکسیەک تێکێدەن لەگەڵ یەکتریە ئیسا ژن هەیە لەسەر تۆ برا سەیری کەزایی چۆنە قەزیە دێ بۆ لای ئێمە ئێستا ژن لەسەر ئەم سکۆر و ئەم چی پێڵەن ستۆری موتۆری ئەمانە لەگەڵ یەک کاتێکێتن باجی لە چی پێڵەن لە سناپەکەی ستۆریکی داناوە خواردنەکەی دۆڵمەی کردووە نیمەڕۆیە باشە دۆڵمەکەی تەسویر کردووە و سناپێکی کردووە و لە ستۆریەکەی دایناوە خاڵۆژنی یان براژنی سەیری ستۆریەکەی کردووە و هیچی بۆ دانەناوە گوڵێکی بۆ دانەناوە نەی و تۆ عافیەتان بێ ئێستا کێشە دروست بووە تۆ سەیریکە وەرە وەرە یعنی دوو لە ڕووی جەنابتان نازامە چ عەقڵێتێکە لەگەڵ ڕێزما یعنی جاری وا هەیە ژن پێڵێن ئەمە تۆ زەعیفەی پێی ناخۆشە یعنی کاکە لە ناو پیاوە ئەو شتە نییە حەزەکەی وەرە 100 ستۆری بۆ دانێم 1000 کە سەیریکە گوڵم بۆ دانەنێ هیچم بۆ دانەنێ وەڵام من بەلامە احتیادیە هەرچی پیاو هەیە بەلای و احتیادیە ئێستا حالیان ئەم کچە لەگەڵ براژنیە تێکیان داوە خەریکە ئەم ژنە تەلاقە درێ وەڵا کاکە سکۆرم بۆی ناردووە باشە هیچی دانەناوە هیچ ئیمۆجیکی بۆم نەناردووە دڵی بۆم دانەناوە هیچی نەوت و ئێستا کێشە لەسەر ئەمە دروستە بێ قوربانگیان ئەمە شەڕەژنە شەڕەژن تێگەی شەڕەژن پێویست ناکا پیاوی پێوە بتلێنیت بین خۆیانە وەکو وتم قوربانگیان ئیسا لەسەر بەسیترین شتی ئاوا ژن لەگەڵ ژنا تێکێتان